اشكرا لسر ستيني ودولتي اولمبياتي تايبت هي تايبت بداون سندرون ام فيك امر يريد كان دوشت هاني داوين ك ام يعني ام تيبا داب مزرينين يك الاركي سرشاني خومان اركي كي اخلاقيه دو جبر الخواطر شي تدا لبر زمان دي خداي ما بتواني خدمتك ام بكين بشكم ببي بپردێک لە نێوان ئێمە و خی گەورە و خوا لێمان ڕازی بێ لەسەر ئەم پەپۆلە جوانانە مای 3 ساڵە کار دەکەین تا ئێمە توانیمان دوو تیپی لێ دروستکەین تیپی مانگ و تیپی خۆر کە خۆیان هەڵیان بژارد زۆر قۆرس بۆ زۆرمان دوون بووین لەگەڵیانە خۆشمان هەندێک جار وەکو یاریزان لە کاتی ڕاهێنانە لەگەڵیان بووین ئەتاک و ڕامان هێنا فێرمان کردن گۆڵی بەرامبەر کێیە گۆڵی خۆی کامەیە کامە یاریزانی ئەوە خەتی ئەوت کامەیە تۆپشکاندن چۆنە فاوڵ چۆنە ئەمانە هەمووی بەڵام سپاس بخۆی گەورە سەرکەوتوو بووین ئەمڕۆ تێستێکە لە بینی تیپێکی یاریکی ودی وەکو تێست لە بینی دوو تیپی مانگ و خۆر هەر کەمێکیان ئەیباتەوە تەبعاً بۆێمە خۆشحاڵیە ئەمە ئەبێ بە دەستپێکێک بیرمان لەوە کردوتەوە لە بەرەوەی هەڵبژاردەی عێراق بۆ داون سندرۆن یان نییە لە تۆپی پێەیە ئێمە دەستپێکێکە بۆ ئەوی هەڵبژاردەی عێراق دروستکەین و بەشداری بکەین لە مەحفەلە نێودەوڵەتیەکان پشت بەخوای گەورە. من وەکو بشکریەک سۆرم دەخۆش بوودا ئەم یارە ناکەین ئێمە من وەکو زۆر پێم خۆش بوو هاتم ئەم یاریەکەم یاری تۆبیان هەم کاپتینم نەمقایە چاوەکەم سۆ بەلامەوە خۆشتر بوو بۆ من بۆ ئەم خەڵکانی ئێرە بوو بەهاتر بۆ من بوو بە بشکرێک بۆ ئێمە ئەنی سۆر دڵم خۆشەدا ئاوا هاوکاریمانەکەن و یاریەکەین و هێرشبەری تۆبی بێم ئێمە پێمە خۆشە دەسیادی یاری بکەین سیاتر حەزەکەین خەڵک سادە بما بینێ هەم حەزەکەین بچین ناو کۆمەڵکەوە ناو خەڵکەوانێ ئێمە پێمە خۆشە دەسادی یاری بکەین بۆ ڕواناتان هەیە و ئەتوانن باڕێ تەبعاً ئێمە شاریزانەکەین ئێمەش هەم یاریەکەین هەموو ساڵانەیەک ڕاهێنانەکەین ئەمڕۆ یاریەکی نێوان کەسانی داون سندرۆمە ئەم کەسانە بەڕاستی تا ئێستا کەسێک نەبووە لە کوردستانیش و لە عێراقیش بایەخێکی ئەوتۆیان پێبە ئەمانەمان کردە ئەستۆی خۆمان و توانیمان دوو تیپی وەرزشیان هەیە دروستکەین بۆ یاری تۆپی پێ دیارە مەرشە کەسانی داون سندرۆم فێری وەرزشکەیت و فێری تۆپی پێ بکەی کارێکی قورسە پێشتر چەندین پاڵەوانەتی نێودەوڵەتی بەشدار بووە توانی پاڵەوانەتی نێودەوڵەتی وەرشی نابینیان بێنێتە شاری سلێمانی بەڕاستی کەسانی داون سندرۆم فێرکردنیان کارێکی ئەستەما کارێکی قورسە و ئەمە یەکەم جارە ڕوودەدا لە کوردستانیش و لە عێراقیش ئەبینین کەسوکاریان خەڵکەکە یا ئەو جەماوەری کە ئامادە بووە چەند دڵخۆشن چەند چێژێک لەم یاری وەرەگرن بەڕاستی یاریەکی پڕ چێژە یاریەکی هەمیشە شیعاری ئێمە ئەوەیە کە سەیری جەستەم مەکە سەیری تواناکانم بکە ئەمەیە توانای کەسانی کەمەندام ئەمەیە توانای نابینیان ئەمەیە توانای کەمەندامانی جەستەی سەر کورسی کە یاری باسکاکەن ببینن چۆنی بداعاکەن ببینن چۆن بەڕاستی لە هەموو یاریەکە برەی خۆیان بدێتەوە یاریزانانی ئێمە ئێستا لە نێو ڕیزەکانی هەڵبژاردەی تیپەکانی عێراقن یاریزانانی ئێمە بەشداری پاڵەوانەتەکانی دنیا ئەکەن بەو هیوایی ئەم تیپەش ببێتە یەکێک لەو تیپانەی کە ببن بە پێشەنگ لە هەموو عێراق و لە وڵاتانی عەرەبیشە.